ئازیزانی NRT سلااوان لێبێت لایەنەکان لەسەر دابەشکردنی پۆستە ئیدارەکانی پارێزگای هەڵەبجا ڕێککەوتن. کورسەکانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجا 25 کورسیە و بەسەر لایەنەکاندا دابەش کراوە. پۆستی ئیدارەکانیش یەکلا کراونەتەوە بێ لە پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگاش بۆ یەکێتی و گۆڕان دەبێت. بەڵام پەیوەست کراوە بە یەکلابوونەوەی پۆستەکانی پارێزگای سلێمانی. بەڕێزان لە دیوی دووەمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. ئێوەش دەتوانن لە ڕێگەی پیجی NRT لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیارەکانتان بۆ میوانەکەم بنێرن. کاگازات زۆر بەخێر بێی بۆ ستۆدیۆی دیوی دووەمی هەواڵ. زۆر سپاس. دەمەوێت بە شێوەیەکی گشتی خوێندنەوەی ئێوە بزانم لەسەر ئەو ڕێککەوتنەی ئەمڕۆ لایەنەکان لەسەر پۆستەکانی پارێزگای هەڵەبجە کردیان. دیارە هەڵەبجە خۆشبەختانە دەبێت بە پارێزگاوە لە سیانزەی سی پارەوە کاری تیاکراوە و کۆمەڵی لیژان هاتوون ئیشی باڵین هوەری و تەکنیکی بۆ بکەن و دوای ئەوە وەکو سنوورجێ بکەنەوە کە پارێزگای هەڵەبجە دەکەوێتە چ شوێنێک و چ ناحەیەک و چ قەزایەک ئەکەوێتە زۆنی ئەو پارێزگایەوە. دیارە هێزە سیاسەکان لەوێ بەیەکێتی پارتی کۆمەڵ گۆڕانی یەکگرت و هێزی سیاسی لەوێ دەنگیانەیە و سەنجیانەیە و پێگەی تایبەتی خۆیانیانەیە کۆمەڵی دانوستانیان کردو کۆمەڵی دانیشتنیان کردو کۆمەڵێ دیالۆگیان کردووە کە کارێ بکەن بۆ هەڵەبجە زووترین ئەو پارێزگای بێتە سەر پێگەی خۆی و بێتە سەر پێی خۆی. بۆ مەبەستاوەنی من ئەمڕۆ ئاگام لە هەواڵەکان بێ بەپی یاسایی پارێزگاکان ئەبێ هەموو پارێزگایەک حەدی ئەدنای 25 کورسی ئەنجومەنی پارێزگای هەبێ و ئەگەر هاتوو لە پارێزگایەکە ژمارەی نەسەمی ئەو پارێزگایە لە 9 ملیۆن زیاتر بوو ئەکرێ بۆ 200,000 کەس ئەندامێک یا کورسیی ئەنجومەن زیاد بکرێت. هەڵەبجە نزیک بە کەمتر لە 9 ملیۆن ئەوەی کابێ بە سنووری پارێزگای هەڵەبجە و 25 کورسیان داناوە. دیارە 25 کورسی ئەوەی ئەمڕۆ وەکو بەرایەک من ئاگادار بم لە نێوان یەکێتی پارتی کۆمەڵ گۆڕان یەکگرتو کە 5 لایەنن هێزی سیاسی لەوێن و بابلین پێگەی خۆیانەیە 5-4 کورسی بۆ هەر لایەنێکیان بەرەکەوێت واتە 20 کورسی بۆ ئەم 5 لایەنە 5 کورسی دەمێنێتەوە بۆ بستنەوەی ئیسلامی بۆ حیزبی شوویی بۆ حیزبی سۆشیالیست بۆ ئایندە. پێم وایە بستنەوەی ئیسلامی 2 کورسی و حیزبی شوویی کورسیەک و سۆشیالیست کورسیەک و ئایندە کورسیەک ئەم 25 کورسیە بەم شێوەیە تا کۆمڕۆ وەکو شێوەیەکی بەرای نێوان هێزە سیاسەکانی ئەو دەڤەرە دابش بوو. باشە ئەو دابشکاریە لە نێوان لایەنەکاندا ینی ژمارەی کورسەکان بۆ هەر لایەنێکی سەرنجێکتان هەبوو لەسەری ئێوە یاخۆت بێتان وا بوو عادیلانە بووە؟ ئەوە لە نێوان دانوستانی هێزە سیاسەکانە دیارە هێزە سیاسەکان ئەگەر پێڕازی بن هەمویان ئیتفاقەکەن و ئیمزای لەسەرەکەن و ئەگەر پێڕازی نەبن یا بایکۆتی دەکەن یا گلەی دەکەن یا سەرنجی خوانیان دەبێت. ئەوە سیاسیانە پێم وایە ئەمڕۆ لە کۆبوونەتەوە بۆ لایەنەکان. بەڵام ڕای ئازاد تۆفیقمەوە وەکو ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی سەرنجت هەبوو لەسەر ئەو ژمارەی کورسەکان بۆ لایەنەکان؟ منیش سەرنجێکم نییە و دوایەوە منەگە سەرنجیشمە بێت لەو 5 هێزە سیاسیە نە گەورەترم نە باڵاترم نە دەستڕۆژنوترم. ئەو 5 هێزە سیاسیین لە کوردستان هەن لە هەڵەبجەشا کە نمونەیەکە لە زیندوەتی نمونەی شارەکان دەڤەرەکانی کوردستان و 5 هێزە سیاسیە نفوزی خۆیانیان هەیە لێ ئەوان ڕێککەوتون من خۆ بقابل لە بڵم چی ینی بڵم خوانەخوازە پێم ناخۆشە یا بڵم نابێ نەخێر 25 کورسی بە پێ یاسایی بریمەر دانراوە بۆ پارێزگاکان 25ەکان ڕەچاو کردەوە و ئەم 25ش پێم وایە بە عادیان نێوان خوانیان تەوسیان کردو بۆیە هەرمیان تاکو ئێستا ئەوەی متابعی اخبارم کردوێ کە سەرنجێک یا بەیانێکی دەرنەکردووە یا بایکۆتی نەکردووە یا ڕخنەی لێ نەگرت. باشە ینی قسەکەوەی لەبەرەوەی ئەوان قبوڵیانە تۆش قبوڵتە؟ نابەتاچی ئەوان هێزی سیاسی ئەگەر ئەوان قبوڵیان نەبێت ینی منش قبوڵم بێ من چی من چاودێکی سیاسی بخۆم لێرە وەکو چی دەکەمەوە. باشە کاگەزاد هەرچەنە فترەکە کەمە ینی بەڵام ئەوەندەی لە پاش ڕێککەوتنی لایەنەکانەوە و سەرنج و کاردانەوەکانمان بینی قسە هەبوو لەسەر ژمارەی کورسەکان. ئێوە هیچ تێبینێکتان هەبوو لەسەر ئەو عەدەدەی کە دانراوە 25 کورسی بۆ ئەنجومەنی پارێزگا؟ ئەو عەدەدەوەکو پێمتی بەپی یاسای پارێزگاکانە هەچ پارێزگایەک کە دروست ئەبێ 25 کورسی هەبێت و ئەگەر ئەو پارێزگای ینی حەدی ئەدنا 25 ژماری پارێزگاکە لە 9 ملیۆن زیاتر بوو ئەوە بۆ 200,000 کەس کورسیەک زیاتر بێ. ئێستا لە سلێمانی 30 کورسی هەیە بڵێن لە هەولێر ئەوە نەکورسی هەیە لە دووەک ئەوە نەکورسی هەیە بەڵام لە هەڵەبجە کە نەسەمەی ئەو پارێزگایی کە دانراوە و بەپی ئیشکالیەتی هونەری بۆ نەماوەتەوە جیا کراوەتەوە کە بدین ناحی سیروان ناحی خوڕماڵ ناحی بیارە شارۆچکە تێوەڵە مرکزی قەزای هەڵەبجە ئەو دەبرە لەوانەیە نەگاتە 30,000 کەسیش واتە 25 کورسی پێم وایە ئیشێکی چاک و ڕێک و پێک. باشە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوا هەڵبژاردندا بۆ ئەنجومەنی پارێزگاکان یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ زۆری نەبوو. یەکێتی بە چی ڕازی دەبێت لە پارێزگای هەڵەبجە؟ یەکێتیشمان کوردستان لە ناو مرکزی شاری هەڵەبجا یەکەمە لە ناو ناحی سیروان یەکەمە لە ناو ناحی خوڕماڵ یەکەمە لە ناو ناحی بیارە یەکەمە لە ناو شارۆچکەی تێوەڵە یەکەمە. واتە بە شێوەیەکی ئەمانش کە باسمانە کارچوارەن ئەمە پارێزگای هەڵەبجە.
یعنی یەکێتیشمانی کوردستان پێم وایە پارێزگاری هەڵەبجە بە هەموو حەق و حسابێک بێ بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بێت. ئەی بۆچی تاخیر کرا بۆ پاژێک لابوونەوەی پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی ئیسلامی؟ چۆن لە کوردستانە ئیشکالێکی سیاسی کە تقریبا شتەکان بوون بە پاکێجێک. یعنی تۆ لە هەڵەبجە چیم بۆکەی من لە سلێمانی بۆ بکەم، تۆ لە سلێمانی و لە هەڵەبجە چی بۆ من دەکەی من لە هەولێر بۆ بکەم، هەمووان لە هەولێر و کوردستان چی ئەەکەین تا لە بەغا بۆ یەکتری بکەین. یعنی ئەمە حیوارە و ئەمە دیالۆگە نێوان هێزە سیاسیەکانە. ئەم هێزە سیاسیانە لە کەمەوە بۆ زۆر ئەوەی کە پێگەی کەمە ینی گورگ نایخوا، ئەوەشی کە پێگەی زۆرە نابێ بێ بە دێو. لەبەرەوە ئەم دیالۆگە ئیسە مەسەن لە هەڵەبجە کاڵێ یەکێتی یەکەمە، بەڵام چوار کورسی بۆ خۆی داناوە، چواری بۆ پارتی دانەوە، چواری بۆ کۆمەڵ، چواری بۆ گرتو ئیشێکی باشە. یعنی ئەکری ئەم نمونەیە لە سلێمانی نەبێ، ئەم نمونەیە لە هەولێر نەبێ. پێم باشە هەڵەبجە لەبەر ئەو خسوەتە تایبەتی، لەبەر ئەو مێژوە تایبەتی، لەبەر ئەو باوگراوندە سیاسیە، مەعریفیە، کولتوریە، تاریخیە، نەهامەتیە با بڵین کە بە درێژایی مێژووی پێی بەسەرهاتووە نمونەیەک پێشەش بکە. من حەزەکەم لە هەڵەبجە لە سلێمانی جوانتر، لە هەولێر جوانتر، لە دووەک جوانتر، لە سایری مەحافەزەتەکانی عێراق جوانتر بێ. بۆیە شەرط نییە یعنی کە لێ نەبووە بە چواریا بۆ بە چوار زیایی کردووە مەسەن ئیشکال بێ. من ئێستا بۆ خۆم من پێم وایە ئەوە نێمڕۆک و چاودێری متابعەم کردووە، ئیشێکی باشکەوە لە هەڵەبجە دیالۆگ حیوار لە نێوان هێزە سیاسیەکان هەیە بە سنجێکی فراوان. دیارە ڕخەوسەرنجیشان لە یەکە ئیشکالێک نییە. ئێستا لە هەڵەبجە خۆشبەختانە ئەمڕۆ هەنگاوێک درراوە بەرەو زووتر بوون بە پارێزگا. بەڵام هێشتا دوو پۆستی گرنگ کێکلانە بۆ پارێزگا و سەرۆکی ئەنجومەن. تۆ باس لەوە کرد کە مافی یەکێتی ئەوەیە پارێزگاری هەڵەبجەی بەربکەوێ، بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر ئەمەی بۆ نەچوە سەر و نەگەیشتە ڕێکەوتن لەگەڵ لایەنەکان ئەوە سەرۆکی ئەنجومەن ڕازی دەبێت. من پێم وایە ئەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان لە هەڵەبجە کە باڵا دەستن و خڕیشپی خۆیان هەیە و نوێنەریان هەیە و لە دانوستانەکانان و دیالۆگەکەن لەگەڵ ئەوان پرسیار کرد. باشە ئەم بابەتە یعنی کە یەکێتی هێشتوێت ێوانەیە بۆ ئەوەیە کە بێوێ لەگەڵ پۆستەکانی پارێزگای سلێمانی کە بە دیاریکراوی مەسەلەی پارێزگاری سلێمانیە بێوێ ئاڵوگۆڕی پێ بکار ڕێکەوتن بکە لەگەڵ گۆڕان لەم بارەوە. وەلایەکێتیە وەلایەکێتیە حاڵەتێکی ئاساییە. لێرە لە سلێمانی مەڵبەندی ڕێخسی سلێمانی هەیە و لێپرسایی ئەو مەڵبەندە هەیە و عضوێکی فعالی نێوان دانوستانەکان بۆ مەسەلەی پارێزگای سلێمانی. ولا هەڵەبجەش مەڵبەندی هەڵەبجە و مەڵبەندی شارەزور هەیە و لێپرسایی ئەو مەڵبەندە بۆ کال ئێستا بەرز کاک ئەحمەد شارەزوریە کە عضوێکی فعالە. ئەوان لەو وردەکارێ زیاتر دەزانن، یعنی ئەوان لەو دیالۆگە چی ئەکەن چی ناکەن، یعنی ئەوان لەو ناو مناقەشەکانانەوە ناو ڕۆژان دانیشتەکانان وەلای ئەوانیشەوە هەواڵە بۆ ئێمە هاتووە. من پێم باشە لەگەڵ بەڕێزێ لەو بەڕێزانە بزانی چۆن تەنسیقەکان و چۆنی نەبێ. بەڵام من یەک بە تۆ بڵێم سیاست لە کوردستان و سیاست لە عێراقا یعنی بۆ بەوەی کە بە یەک چەمەک بە یەک دەڤەری بەسیط ناڕوا بڕێەوە. ئەبێ حسابی هەڵەبجە بکەی، سلێمانی بکەی، هەولێر بکەی، دووە بکەی، هەمووشمان حساب لەگەڵ پۆستەکانی بەغدا. باشە بەس ینی لەسەر ئەم مەسەلەیە پرسیارێکی گرنگ هەیە. تۆ لە پاڵەوەی کە چاودێری سیاسی ئەندامی مەکتەبی ڕاگەانی یەکێتی نیشتیمانی کوردستانیشی یەکێتی ئامادەیە هەڵەبجە بگۆڕێتەوە بە سلێمانی یان بە پێچەوانەوە؟ پێم وانە واتە هێشتنەوەی بۆ ئەمانەیەکێتی هەڵەبجە بگۆڕێتەوە بە سلێمانی یا سلێمانی بگۆڕێتەوە بە هەڵەبجە و بەو شێوەش کەوری بەستراوێ بە سلێمانیەوە لەوانەیە بۆ مفاوەزاتێک بەسترابێت. ئینا مەسەلەی هەڵەبجە نابەسێتەوە بە سلێمانیەوە کرێ لە هەڵەبجە پێش 11 مانگیش کە 11 مانگ دانیشتنیی تر ئەبێت نێوان لایەنەکانی براوە لە سلێمانی لایەنەکانی براوەتە یەک دایانێک دۆڕاونی هەر پێش دارێکە براون لە سلێمانی لە 11 مانگ قرارە 11 دانیشتن بکەن و ئەکرێ ئەگەر لە هەڵەبجە دەست و بەرتر بکەن و پێشتر با بڵێن هەنگاو بنێن و هەڵەبجە و خصوص تایبەتی بێ کە مێژوویەکی لە کاکە مەسەلەی هەڵەبجە مەسەلەی کە ئەبێ پارێزگا مەسەلەی نەهامەتیەکانی هەڵەبجەیە، تراژیدیەکانی هەڵەبجەیە، ماڵوێرانەکانی هەڵەبجەیە. ئینا خۆ دەفەرەیە ساچێ ئەکرێ لە هەڵەبجە گەورەتر بێ ڕووی نەسەمەوە بەس کیمیاباران نەکراوە، ناپاڵم باران نەکراوە. بەس باشە لە کاتی خۆشیە ئەم بابەتە زۆر قسەی لەسەر کرا. ینی هەڵەبجە بە عاتیفە کرا بە پارێزگا؟ نا مەسەلە عاتیفە نییە، ینی شتێ بە بەڕێزت دەڵێم، ینی باوکی شەید یەک فەرقیە لەگەڵ باوکی من کە کوڕێکی شەید نییە. ئەمە کەی عاتفەیە؟ ئەو کوڕێکی شەیدە ئەم باوکای بێ من لەبەری هەستم و بێ حورمەتی لێ بگرم. یعنی ئەمە باوکی کوڕێکی شەیدە ئەم کوڕی شەید بووە چووەتە شاخ چووەتە وەدەی ئەعدام. فەرقی لەگەڵ باوکی ئازاد تۆفیق کە ناوی تۆفیق و کوڕی شەید نییە. ئەم مەسەلە عاتیفە نییە. بەس هەڵەبجە مەسەلەن بۆ هۆڵۆکۆستە ینی لە دنیا هۆڵۆکۆستی جوولەکە بۆشتە لەبەر ئەو ئەساتی بەسەر شعبی جوولەکە هاتووە لە ژیانی دووەمە. هەڵەبجە بۆچی قەزەیە؟ هەڵەبجە لە ساڵی 63 زعیمستیق ئیبادەیەکە، لە ساڵی 74 حرامترین چەکی نێودەوڵەتی ناپاڵمە لێدرێ، لە ساڵی 87 پێش کیمیایەکە گەڕک تەختەکرێ خەڵک زیندە بەچاڵەکرێ کانشخان و لە ساڵی 88 کیمیابارانە کرێ کەم تاکو ئێساکێ مەسەن پرۆسی ئازادی عێراق سەر چی دروست بووە کاکە پرۆسی ئازادی عێراق لەسەر ئەوە دروست بووە کە چەکی کۆکوش لە عێراقدا هەیە. ئێ لە 9 چواری 2003 کە دەوڵەتی بەعەزا ڕوخێ تاکو ئێستا و نەچەکی کۆکوش نەدۆزراوەتەوە. تاکە دەلیلێک تاکە دیکۆمنتێک بۆ پرۆسی ئازادی عێراق کە چەکی کۆکوش هەڵەبجەیە واتە هەموو عێراقیەکان نەک کورد قەزاری هەڵەبجەیە دەوڵەتی عێراقیانش قەزای هەڵەبجەن. من لە 9 چواری 2003 بەعەز ڕوخاوە لە 11 سی
سیانزەی 5 2023 واتە 33 ڕۆژ دوایەوە یەک مەقالە نووسیوە ئەڵێم ئەبێ قەرەبووی زیانی هەڵەبجە و قەرەبووی کیمیابەرانی هەڵەبجە دەوڵەتی عێراقی بکاتەوە چونکە ئەم پرۆسی ئازادی بوون بە پارێزگابوونی قەرەبووکردنەوەیە پێ دوایە قەرەبووکردنەوەیکی معنەویە بەڵام بۆ قەرەبووکردنەوەی مادی مەسیرکە من پێم وایە ئەوەی لە هەڵەبجە شەهید وەکو کیمیابەران بەقە ئەوە ئازاری نییە کە کەس و کارەکەی ئێستا ماوەتەوە یعنی ئازادەکان نەوزادەکان ئارازەکان با بڵێن فەخرەدینەکان ینی ئەو ئەمرێ چۆتە جێی خۆی ئینا لیلا و ئینای ڕاجعون بەڵام براکەی باوکەکەی دایکەکەی کە سەری قەڵەمەکەیەکە کە سەری جانتاکەیەکە کە سەری تەسکەرە کۆنەکەیەکە کە سەری شوێنی مەکتەب و ڕەحلەکەیەکە هەموو ڕۆژەمبرنیەکە چۆن قەرەبووی ئەمەیت تۆ قەرەبووی معنەوی کردوێتەوە ئەبێ قەرەبوویی گەورەتری بکرێتەوە باش هەڵەبجە مەئساتە هەڵەبجە تراژیدیایە هەڵەبجە مێژوویەکە لە نەهامەتی لێوان لێوە لە خەم لێوە لە فرمێسک بەڵام بە بیرمان نەچێت کاگەزا من کە ئەڵێن هەڵەبجە دیارە با لەوە گەڕین هەڵەبجە مەرکەزە بۆ ناوەندێک کە پێوتە شارە زۆر هەورامان یعنی هەڵەبجە بریتینیە لە چوارگەڕەکەی کە ئێستا ئێڵین کە پێوتێ پیر محەممەد کانیشقان کانێ قۆڵکە مەسەن سەرا یا شێخ اسماعیل ئیلاخری هەڵەبجە دەڤەرێک چقێکە بۆ ناوەندێکی کلتوری ناوەندێکی مەعروفی ناوەندی سیاسی کە شارە زۆر هەورامانە بەبێ شارە زۆر هەورامان هەج ناونێنانی هەڵەبجە من پێم وایە غەدرە باشە کاگازاد من دێمەوە سەر مەسلەی پارێزگای هەڵەبجە و یاخود پارێزگاری هەڵەبجە و پارێزگاری سلێمانی بەڵام دەمەوێت لەسەر بابەتێک بوەستین لە ماوەی ڕابردوودا تۆ کاندید بووی بۆ سەرۆکی ئیدارەی هەڵەبجە پێم وابێ و کات بڕیارەکەش دەرچوو ئیدارەی ڕاپەڕین دەست بەکار بوو ئیدارەی گەرمیان دەست بەکار بوو بەڵام بۆچی ئیدارەی هەڵەبجە ئەو کادیانی دەست بەکار نەبوو حکوومەتی هەرێم پێی باش بوو هەڵەبجە ینی ئیدارەم ئەبەسمانێ لە شانی ئیداری گەرمیان لە شانی ئیداری دەڤەری ڕاپەڕین کەم بکەینەوە حکوومەتی هەرێم پێی باش بوو هەڵەبجە بکرێ بە پارێزگا دیارە ئەگەر پارێزگا بێ ینی سوقلی تایبەتی و پێگەی یاسایی خۆی لەناو هەم دەوڵەتی عێراق ناو هەرێمی کوردستانە زیاد دەکات تۆ لە عێراق هەبێ بە چوار پارێزگا ئەڵێ هەڵەبجە ئەڵێ سلێمانی ئەڵێ هەولێر ئەڵێ دووەک ئەمە ئەوەیە دوو ئەم بوون بە پارێزگایە لە ئیدارە مەرحەلەی لە پێشترە ئالە بەرەوە حکوومەتی هەرێم ئیدارەکەی تاخیر کرد ئەوەی سەکوریتی پارێزگا خۆشبەختانە ئێستا بەسەرەبێ نەگاتە سیانزەی سێ یعنی بگاتە سیانزەی سێ حکوومەتی هەرێم سەردانی هەڵەبجەی چیەکە هێزە سیاسیەکان سەردانی هەڵەبجەی چیەکەن یعنی بە نەگاتە سیانزەی سێ هەڵەبجە لە ناحیە عەمەلی بێ بە پارێزگا و پارێزگایەک بێت و پارێزگای هەبێ و ئەنجومەنی هەبێ و جێگیری هەبێ ئەگاتە و کاتە ئەگاتە من هیوادارم حکوومەتی هەرێم نەگاتە نەک سیانزەی سێ نەگاتە سیانزە یانزەش شانزەی سێ باشە کاک ئازاد بەڵام و کات پێم وابێ بڕیارەکە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە ئیمزا کرا بڕیاری تۆ وەکو سەرۆکی ئیداری گەرمی من قسە لەسەر ئەوە نیە مادەم ڕەبتی بە شخصی خۆمەوە هەیە با لەسەر شتی عامی هەڵەبجە قسە بکەین بەڵام پێم خۆشە عامی هەڵەبجە ڕەبتی بە منەوە وازەشتی من ئاخر لە ماگادار من ئەوەندەی زانیاری ئەتوانی پرسیار لە حکوومەت ئەوەندەی زانیاریم هەبێت ئەو کاتە ئیمزا دەکرێت ئەم بابەتی تۆ لە ڕووی یاساییەوە چی بەسەردێ حکوومەت هەڵدەوەشێت حکوومەت ئەرشیفە دەبێت پارێزگا ئیدارە جیای و پارێزگا جیایە باشە حکوومەت ئەرشیفیە ئەتوانی سەری ئەرشیفکەی سەری کتابکەی سەری ڕقمکەی سەری ناوکەی باشە بەڵام بەپێی ئەو بڕیاری سەرۆکی هەرێمی کوردستان بێت ئێستا تۆ لە پاڵەوەی کە ناسانبی وەکو ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنیکێتی نیشتیمانی کوردستان دەتوانم وەکو سەرۆکی ئیداری هەرگیز ئەندامی مەکتەبی ڕاگەیاندن هیچ شتێکەکەین ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی بەر کوردستانە باشە هیچ کتابێکی ڕسمیش نییە هیچ شتێک من ئاگام لێ بەو جۆرە هیچ ئاگام لێ شتێک نییە ئاگام لێ شتێک نییە هیچ شتێک لای منی ئەوە حکوومەتە و حکوومەتی ئازادە ئازاد دانیا نەوزات یەکێتی یاخود مەکتەبی سیاسی یەکێتی تاوتوی ئەو بابەتی نەکرد پێشتر حتمما ئەگەر ئەم پۆستە یەکێتی نیشتیمانی کوردستانە بێت کە پۆستی یەکێتی بێ پارێزگار پێگەیەکی تایبەتی هەیە پارێزگار ئەو شتێ بەڕێز بڵم ینی لە دەرەوێ با قسە بکەین هەڵەبجە ئێستا چەمچێک نییە بۆ تەنها تەسمیەکی جوگرافی هەڵەبجە ئێستا چەمچێکە بۆ قەزەیەک یعنی هەڵەبجارەوە نییە ئێستا ئەڵێ چەمچەماڵ ئەڵێ دەربەنی خان ئەڵێ هەڵەبجە ئەڵێ ئاکرێ ئەڵێ زاخۆ ئەڵێ قەرەداخ ئەڵێ ڕانیە ئەڵێ شارباژێر ئەمە حرمەت وێ بۆ گەوری هەرمیان و بۆ مانوبوونی ئەمیان هەڵەبجە تەسمیەک نییە وەکو تەسمیانی تر ئێستا هەڵەبجە چەمچێکە ئەچێتە ناو دنیای جونیە ساید و دنیای غەدر و دنیای بابلین ئەوەی کە پێوتێ لە دنیای مۆدێرنا کە ئێستا هۆڵۆکۆستمان هەیە ئێستا با بڵین خوشکی نەهامەتیەکانی هیرۆشیمە و ناکازاکەمان هەیە هەڵەبجە لێرە چەمچێکە بۆچی بەرجەستەبوونی هەموو نەهامەتیەکانی گەلی کورد خەستکەرەوە ئەبێ بە دڵۆپێک لە ناو دنیای هەڵەبجە ئەچێتەوە یعنی هەڵەبجە ئێساچێ ناوێکە بۆ جینۆسایدی میلەتێکی مەزلوم میلەتێکی بندەست لەبەرەوە هەڵەبجە لە تەسمیەکی جوغرافی تەسمیەکی ئیداری ینی بەسیط نییە ئەگۆڕێ بۆ ناوێکی گەورەتر یعنی مە بەرز دەڵێم یعنی ئێسا
هەش کەس بێ پارێزگای هەڵەبجە من پێم باشە میشە بکە داوا لە حکوومەتی عێراقی بکە پرۆسی ئازادی عێراق کە ئێستا بەڕێز عەلاویەکان بەڕێز جعفەریەکان بەڕێز مالیکیەکان بەڕێز ئەبادیەکان لەسەر حکومن بە حکومی پرۆسی ئازادی عێراق لەسەر حکومن ئەم پرۆسی ئازادی عێراقش تاکە دلیلێکی بەرجەستە بووی کە من بەکو پێ دەڵم 2023 بریتە لە چیمەبەرانی هەڵەبجە کەواتە هەمومان قەرزاری هەڵەبجین ئێ باو قەرزە بینەوە چیتیایە لە دەوڵەتی عێراقی ساڵانە 100 میلیارد دلار ئەمساڵ لانی کەم 100 میلیارد دلار بەزەمە چێ بیکە ینی خۆ بێت پارتە سیاسیەکان بیکەن لە ڕێگەی ئەبێ ئیداری هەڵەبجە بیکات ئەبێ ئیداری هەڵەبجە بیکات ئیداری هەڵەبجە تۆ سەرۆکەکەیت من لە ناڵێم پرسیارەکەم تاکە بەڵام ئیداری هەڵەبجەکەش ئیداری هەڵەبجەش دوجار لایەنەکان بەڕێوەی نابێت ئێستا لە نابێت لە ڕێگەی ئەو بەشداریەوە هەبێت لایەنەکان ئێستا بەڕێزت ناوی بەڕێز دەبێت پارێزگای هەڵەبجە ناو کاکازان ئەبێ یەکەم کاری ئەوە بێ بچێتە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی عێراق تێگەیەنێ ئەم پرۆسی ئازادیەکی ئەوە لەسەر حکومن لەسەر شانی هەڵەبجەیە کەواتە لە هەڵەبجە لە سەدا یەک ساڵانە لە بودجێ عێراق لە دەروی هەمووی بودجێ بۆ تەخسیسکەن وەکو چۆن بۆ ئەهوارەکانیش بکەن وەکو چۆن بۆ نەجەف و شیعەکانیش بکەن ئەبێ ئەمە بکرێت کە ئەمە کرا هەڵەبجە لە دەروی بودجێ هەرێم لە دەروی بودجێ عێراق ساڵی لانی کەم 400 میلیۆن دلار باڕین خەزنی مسۆگەرێ بێ 400 میلیۆن دلار لە دەڤەری هەڵەبجە شارە زوور هەورامان سەرفکە نێشکاری جادە دەبێت نێشکاری بابلیان زیندوکردنەوەی بینای تحتی اقتصادی زراعی دەبێت نێشکاری ڕێگاوبان دەبێت نێشکاری خوێندن دەبێت نێشکاری بەتاڵەت دەبێت هیچ شکارێکت نابێت ئەبێ ئەمە هەنگاوی یەکەم بێت بڵێ کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی پارێزگاری هەڵەبجە کێیە نازانم حکومەت دەزانێت ئازاد تۆفیق نییە نازانم خۆش ئاگای لێ بۆ سەر من نازانم حکومەت هیچ شتێکی لە حیزبەکەتەوە پێت نەوتراوە من کە تۆ کاندی دەبی بۆ ناشتێک بە من نەوتڕ باشە بەڵام من زانیاریم هەیە لەسەرەوەی کە ئازاد تۆفیق کاندیدی پارێزگاری هەڵەبجەیە ئێمە سوپاسی و زانێتەوە کەمو پێ خۆشحاڵم بەزەوە من بۆ خۆم دەمەوێت تۆ بۆم پشت ڕاستکەیتەوە هیچی لێ نازانم تەنیا زانیاری من بڕات هەبێ هیچی لێ نازانم اینجا لێرە یەکێتیشمانی کوردستان سەرپشت واتە ئەو زانیاری کە بە من گەیشتووە ناڕاستە ئەبێ وا بڵێم نا با بەڕێز بڵێم ینی با لە مامەڵەیەکی سەفسەتەی لەم سەر شتانەکەین شتێک کە ڕەش نەبوو سپینیە سپی نەبوو ڕەش نیە لە بینی سپی و ڕەشا خۆڵەمێشی هەیە کەوە هەیە بۆرێ نازانم تۆ شارەزای ئیدیۆم زمانی کوردیبی ئەم سێ ڕەنگە هەیە ئەم سێ تۆنە هەیە من لە ئەدەبی ژەزانم با بزانین لە شێعر دەزانم با بە زمانی ئەدەب ئەزانم لەم سێ تۆنە هەیە لەم بینە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی سیاسی هەیە و مەرجعی هەیە و پۆستی پارێزگای هەڵەبجە پۆستێکی هەروە ئیداری نیە هەڵەبجە چەند لەم پۆستا ئەکرێ ئازاد بێ کارزان بێ نەوزاد من بۆ خودی خۆز نەبوو ینی بۆ ئاوالێم ئالۆز من لێ داڵۆز ناکەم من بۆ خودی خۆم پێی زانیارەکانی من زۆر وازە بە پێی زانیارەکانی من ئازاد تۆفیق کاندیدی پارێزگاری هەڵەبجەیە ڕەتی دەکەیتەوە یان بۆم پشت من هیچی لێ نازانم بۆچی ڕەدی بکەمەوە یا بۆ پشتڕاستی بکەمەوە ینی نەڕەت یەکەیتەوە من هیچ شتێک لەبارەوە نازانم بۆی ناتوانم نە بە ئا نە بە نە باشە کاگازاد من دەچمە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە کۆمەڵێک کۆمنت بۆ تۆ هاتووە عەبدولوەهاب بورهان دەڵێ داواکارم لە بەڕێز ئازاد تۆفیق کە ئەوەندە بانگەشەی دیموکراسی دەکەن ڕێزیش لە دیموکراسی بگرن پارێزگای هەڵەبجەش وەکو پارێزگای سلێمانی لێ نەکەن وەڵامی ئێوە ئەوە لایەنە سیاسیەکان لەوێ بەڕێز مەڵبەند هەیە هی یەکێتی لقەیە هی پارتی مەکۆهەیە گۆڕان باش ناوچە لقەیەهینی بابن سۆسیالیست و ئی کۆمەڵ و یەکگرتوانە ئەوانە ئەبێ جوابنەوە من وەکو هیچبانی کوردستان پارێزگای لە دیموکراسی یەکەم مێژووی من دیارە دیموکراسی بەس ئەو دەڵێ هەر یەکێتیش ینی ڕێگرە بۆ نمونە سلێمانی هێناوە بەراوردی کردو دەڵێ با هەڵەبجەش وەکو سلێمانی لێنێ ئێمە لە سلێمانی ڕێگرنی ئێمە ڕێگرنی بۆ ئەووا دەڵێ لە بەڕێز بۆ بەڕێزەڵم لە سلێمانی بەپی ئەو یاسایی کە هەیە ساچێ ئەبێ پارێزگایە کە ئەبێ بە پارێزگای شارێک ئەو حیزبە سیاسی نیوزایدێک بێنێ واتە لە سلێمانیا لە 31 کورسی ئەبێ هەرجێزێکی سیاسی حەڤە بێنێ ئێستا دوو هێزی سیاسی لە سلێمانیا لە یەکەم و دۆمان گۆڕان چەنی هەیە 12 کورسی یەکێتی چەنی هەیە 11 کورسی باشە با ئەم 12 و 11 بە گریمانە بکەین بە شتێکی تر واتە سەورکە گۆڕان 12 هەیە بە 5 کورسی ئەبێ بە پارێزگاری سلێمانی باتەوە یەکێتی بە شەژەی باتەوە واتە گۆڕان لە 145 هەیە 45 لە 100 لە فیزیا کەوتووە گۆڕان 45 لە 100 هێناوە لە فیزیا کەوتووە یەکێتیش 44 لە 100 هێناوە هەر لە فیزیا کەوتووە باشە بەس هەردووچیان کەوتون ئەم معادلەیە بۆ هەڵەبجەش بەعینی شێوە نیە بەنسبە دەکێتی نیشتیمانی کوردستان ناواشمان لێ نەکردووە ناواشمان لێ نەکردوە لە سلێمانی گۆڕان ئەبێ 5 کورسی بۆ بەڕێزیان بێت ئەیبنەوە واتە گۆڕان لە 145 هەیە چۆنە بێ بە 45 لە 100 لە فیزیا کەوتووە وایە 44 لە 100 لە فیزیا کەوتووە واتە من و گۆڕان هەردووکمان کەوتوین جا 6 دەنگ بێ بۆ من ئەیبەمەوە دەرەچم
ئەبم بە پەنجا نەخێر پێش بۆ گۆڕانوی باتەوە با پارتی سێ کورسین خزمەت چوار کورسین یا لەگەڵ گۆڕان یا لەگەڵێکی دیساقیکەلەوە لەبەر ئەوە کەسمان دەرنەچوین سلێمانی وەکو وەڵەبجە نیە لا هەڵەبجا ئینتیخابات نەکراوە بۆ ئەنجومەنی پارێزگا و بۆ پارێزگا و ئێساچێ لەبەر یاساکە حەدی ئەدنای 25 دانراوە ئەمڕۆ 25 کە دانراوە بۆ 5 هێزی سیاسی کە کەمیان هەیە زۆریان هەیە یەکە من دووە من سێ من چوارە من پێشە من بەقەد یەک کورسیان بەرکەوتووە ئێمە هەنگاویی دیموکراسیان هەیە هێزێکی سیاسی هەیە بڵێن دوو دەنگیە هێزی سیاسی حەو دەنگیاوە ئەو چوار کورسیەوەی چواری هەیە لەبەرەوە ئەگەر دیموکراسیت ئەمە نەبێ نازانم کامێ باشە سەفین خدر دەڵێت ئایا ئەگەر یەکێتی و گۆڕان ڕێگ نەکەوتن لەسەر پۆستی پارێزگای هەڵەبجە کاندیدێکی بێلایەن بۆ ئەو پۆستە ڕێگە چارە نییە؟ من نازانم لە یاساکە بڕیا ینی بابڕین بواری ئەوەی تایە لە دەروی ئەنجومەنێکی پارێزگا کە ئەگەر بڕیاری ئەوەی تیا بواتە لە دەروی ئەنجومەنی برادرانی گۆڕان یایەکێتی ئەبێکی پارێزگا یاساکەوەی تایە نازانم ئەمە یەک دووەم هیوادارم ڕێکەون بۆ ڕێنەکەون یعنی ئەو کەسەی کە بێلایەنەوە نە لە یەکێتیەکان زیرەکتر و کەفۆترە نە لە گۆڕانەکانیش بابرین بەتواناتر و بەتەحملترە یعنی با یا لە گۆڕانەکان یا لە یەکێتیەکان ڕێکەون لەسەر بەڵام تۆ مافی یەکێتیە پێشتر ئەمە باسی سلێمانی ئەەکەم باسی هەڵەبجە ناکەم باسی هەڵەبجەت کردوتت هەڵەبجە بەو پێی یەکێتی لە هەموو ناوچەکان هەتا نمونە تێنایەوە بەڵێ لەبەرەوەی دەنگەکەی زۆری نەبووە پارێزگار مافی یەکێتی بۆ لە هەڵەبجە ئەمە وایە لە سلێمانی ئەمەوانەیە با نەبێ بەبانێکە و دوو هەوا لە هەڵەبجە ئینتیخاباتێک نەکراوە من 11 کورسی بێنم و ئەو 12 لە هەڵەبجە ئەنجومەنێکی ئیسیسنایی دانرێت لەبەر یاساکایی پارێزگاکان کە ئەبێ حەدی ئەدنای پارێزگاکان 25 بێ 25 دانراوە 25 وا تەوزیعکراوە تاکو ئێستا من و تۆ بەڕێز ئەمە قابلیەکەین هیچی کێلۆیانن نێوی تۆ چوارەکەی بنکەمە واتە کۆمەڵ گۆڕان یەکگرت و یەکێتی پارتی کە پێنجێکی سەرەکین لە هەڵەبجەوە تا حکومەت بەشدارن هەر پێنجان رازین يعني ئەمە 25 کە لە هەڵەبجە هەیە انتخابات نەکراوە لە سلێمانی انتخابات یەکراوە گۆڕان بەڕێزیان دوانزەیان هەیە یەکێتی بەڕێزی یانزەیە نە دوانزەکەی گۆڕان براوەیە وەکو 45% وایە نە یانزەکەی یەکێتیش براوە وەکو 44% وایە ئەو بە پێنجەی با بێ بە 50 دەرەچێت لە سەفی دووە چێتە سێ لە یەکە چێتە دوو یەکێتیش بە 6 دەرەجە دەرەچێت لە سەفی دووە چێتە سێ لە یەکە چێتە دوو ئەم 6 و 5 چێت وای لە ساقاتەوە برادرانی پارتی وەلیستی خزمەت باشە بەپێی ئەو ڕێکەوتنە بێت کە ئەمڕۆ لە نێوان لایەنەکاندا کراوە پارتی دموکراتی کوردستان لە هەڵەبجە پۆستی قایمقامی بەردەکەوێت یەکێتی هیچ شکالەتێکی هەیە لەگەڵم بابەتەدا ئەوان ڕێکەوتون لە ماوەی ڕابردوودا آخرێکێتی گلەیەکی زۆری هەبوو لەسەرەوەی کە لە هەولێر لە دهۆک لەو شوێنانەی کە پارتی دەسەڵاتدارە غەدرتان لێ دەکرێت وەکو پێویست استحقاقی خۆتان نەدراوەتەیە لەنی چۆن من بە بەڕێزم وتم حەزەکەم نمونەی هەڵەبجە نمونەی هەولێر و سلێمانی نەبێت لەبەر سلێمانی هەولێر خوانە خاص نمونەیەکی خراپن نا یعنی هەڵەبجە ئەو خستەتی هەیە پێوتێ ئێستا پایتەختی ئاشتی پێوترێ مێژوێک لە مەسات و لە نەهامەتی ئێستا ڕێکەوتن لەسەر ئەو 25 یعنی ئێستا لە هەڵەبجە یەک ئەندامی ئەنجومەنی پارتی دەرنەچووە یەک ئەندامی ئەنجومەنی پارتی لە سایە خۆ دەرنەچووە بەڵام چوار ئەندامی ئەنجومەنی هەیە ئیشێکی باش دەستیان خۆش یعنی بەڕاستی وا بکەین باشە وا بکەین باشە ئەمە دیموکراسیەتە مەسەڵەن بڵێن دوو ئەندامی یەک ئەندامی گۆڕان دەرچووە کە ئێستا لە پارێزگای سلێمانی بەڵام لێ چوارن بۆ داناوە بەسەر خۆیەکی لە ئەو دەڤەری پێ هەڵبژە شارۆسیان دەرچووە یعنی هەڵبژە شارۆسیانی لێ دەرچووە کە بۆ بە چوار یەک دانە زیایی کردووە ئەمە شتێک لە عەدالەتە ئەم خستەیە کە بەوێ دراوە لە هەڵەبجە بەپێی ئەوە نەهاتوین بە تەنها بڵین مادەم لە هەڵەبجە یەکەم بووین یەکەمین بۆ لە سلێمانی ئەوان یەکەم نین لە سلێمانی یاساکە هەیە بێ نیوزاید یەکەم بێ ئەگەر نیوزاید یەک نەبووە ئەو ئیشکالە بوو ئیشکال نەیە بوو دوانزەیە بۆ خۆی دوانزەکەی خۆی بێنە دەرەچێ باشە من پێشووتری ژەم پرسیارم کرد بەڵام ئێستا بە زۆرێکی تر دەیکەمەوە ئەگەر پۆستی پارێزگار نەدرێت بە یەکێتی ڕازی دەبێت یاخود پۆستی سەرۆکی ئەنجومەنی دەبێت لەکوێ لە هەڵەبجە لە هەڵەبجە من پێم وایە بە بەڕێستم وت ینی من چاودێکی سیاسی مندایمەکی بەڕاگەیاندم و خەڵکی هەڵەبجە باش ئەمەیە مۆزوعەکە دیارە کەمرە بەرامبەر دانیشتوم لە هەڵەبجە مەڵبەند هەیە و لق هەیە و پارتی هەیە ماوەڕانی کۆمەڵ کاندید بووی بۆ سەرۆکی ئیدارەی هەڵەبجە ئەوە 2011 بوو ئەو 2011 بوو بەڵێ ئەویان جیایە مەبەستم ئەوەیە ئێساچی ئەوان لەو دانوستانەکانان ئایا لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد قافری قسە بکات لێپرسایی مەڵبەندە بە وەکالەت وە کوڕێکەوە لە دانوستانەکانی قسەکەوتە چاکە بەڵێ بەڕێز کاک ئەحمەد ئێوە ڕازیە بن بەوە ئەو جواب بداتەوە بە ئایانە باش من نەڕیشتی ئەوم من وەکو ڕوونکردنەوەیەک دیارە بۆ بینەرانیش ئێمە قسەمان لەگەڵ هەر پێنج لایەنەکە کردووە بەداخەوە هیچ کامیان ئامادە نەبوون بەشدار بن لە بەرنامەی دیوی دۆمی هەواڵدا بۆ قسەکردن و پێدانی زانیاری وەکۆی کە کاگازا دەڵێ ڕەنگە ئەوان باشتر ئاگادار بن بە سوپاسەوە ئازاد تۆفیق کە ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئامادە بوو بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە دووبارە سوپاس دەکەمەوە بەس من دێمەوە سەر مەسەلەی ئیدارەی هەڵەبجە ئەم بابەتە چی لێ دێت یعنی لە ڕووی یاساییەوە
ئەم ئیداری هەڵەبجە هەر دەمێنێتەوانێ لە ئێستادا کە ئەنجومەنی پارێزگا هەیە و پارێزگار هەڵدەبژێردرێ و شتێ بەڕێز دەبرم باشە تۆ خرجی ماحەدی باشە دوای ڕووی لە کولیە خوێنی ماحەدەکە دەمێنێ مەخرجی مەحەد من ئەوڵە نەمزانی بەس فەشەڵێم تۆ خرجی ماحەدی دوای ڕووی لە کولیە خوێنی بەڵێ کولیەکە ینی ماحەدەکەی مێنێ تۆ دەچوی شەشی علمی بەڵێ ئەبسێت برات کات سایبی دوو شادە نەک تۆ شەشی علمی تەواوەکەی باشە دوایەکی لە یەکی لە قسمە لە قسمەکان لە جامیعای خوێنی 4 ساڵ بەکارێوەسێنی شەشەکە نامێنێ ئێستا کارڕۆژە ئەبێ بە پارێزگا شتێک نامێنێ ناوی ئیدارە ئیدارەکەی ئەو کاتە بێت واتە ئۆتۆماتیکی بۆ خۆی هەڵدەوەشێتەوە بەتەشیرە بە ئیدارەکە نەبێنێ بەسەر ئیدارەکە ینی ئەم ئیدارەیە ینی پێویست بۆ ناکەمە بەستی منەوەیە لە کاتێکدامە بە بڕیاری سەرۆکایەتی هەرێم کراوە هەردووشان سەرۆکایەتی هەرێمە ئیدارەش و پارێزگا سەرۆکایەتی هەرێمە پێویست ناکە بە بڕیارێک ئیدارەکە هەڵبۆشێنێتەوە ئەوە لە ڕووی یاسایی و نازانم ینی بڕیار لەسەر بە پارێزگا بووندرا ئیتر ئۆتۆماتیکی ئیدارە هەڵدەوەشێتەوە من پێم وایە وا ئەبێت چونکە پارێزگابوون پلەیەکی هەرە لە پێشینەیە لە پێش ئیدارەبوون یعنی وەزێکی ئیسیسنایی ئیبداعی سیاسەتی حکوومەتی هەرێمە لە قۆناغی لە قۆناغەکان باش يعني حسابي كان حوزيكا قرميانا ودفريكا ومانوا وخاوني انفالا وابي خصوصي شي هبي راسه بوما ناكري بباريس قال لبر او اشكال ما ندرو زبي لبي دستور ين يكن باداريك بتوين بجيه زياده دسي عاوداني زياده هكذا بالرابر هكذا بولبجا لو دو شوينا مكراوه ئێستا هەڵەبجە کراوە بە پارێزگا ئۆتۆماتیک کە بوو بە پارێزگا ئوسولیان ئەو نامێنێ جا ئەبێ لە ڕووی یاساییەوە بابلین ئەوە یاساناسەکان ئەزان ئەبێ قەرارێکی سەرۆکایەتی هەرێم بێ بۆ ڕۆژانەوەی حتمما ئەبێ سەرۆکایەتی هەرێم چۆن ئیمزا دەکات بۆ ئیستیحداسی محافەزەیەکی نوێ هەڵەبجێ ئەبێ ئیمزایەکی بکات لەسەر ئیزالەبوون یا مەحوبوونی ئیدارەیە هەڵەبجێ باشە لە کۆی قسەکانت تاوەکو ئێستا بەپێ هەموو ئەو نمونانە یعنی کە هێناتەوە و شیکردنەوەوانە وا تێگەیشتم کە هەم ئەمە ڕای تۆیە و هەمیکێتی نیشتیمانی کوردستانیش هەم پارێزگاری هەڵەبجە هەم پارێزگاری سلێمانی بە ئیستحقاقی خۆی زانێ بە مافی خۆی دەزانێت وایە بەتەشی دوایە باشە بەڵام تۆ بۆ خۆت پێشتر شیکردنەوەیەکت کرد بەوەی کە ئەگەر کەوتوش بێ گۆڕان خۆ لە سلێمانی گۆڕان نەکەوت بۆکۆی کە باس لە سەتی 44 لە سەدی هەردوومان کەوتی ئەی بۆچی بە ئیستحقاقی خۆتان ێزان یعنی لەسەر چه ئەساسێ بە چ منطقێک بە ئیستحقاقە بە ئەبێ بە و شەشەی کە دێ بۆ من یا و پێنجی دێ بۆ ئێستا من هیچ بە ئیستحقاقی خۆمی نازانم پێش گۆڕان کەوم 44ەکەی من پێش 45 نییە ئەمە داتایە خۆ ئەکرێ من تەفسیری غەڵەت یا تەفسیری دیماگۆجی بۆ شتە بکەم بەڵام دادا تەفسیر ناکرێ یەک و دوو لە بچووکترین گوندی ئەم وڵاتەوە تا گەوتین جامیعەی ئەمریکی سێیە 45 لە پێش 44 و دانەیەکی زیاد و ئەبێ سەحیشی لەوە بیشی باتەوە بەڵام بەپێی یاساکە 45 ڕاستە بۆ 44 چکە یاساکە لە حەڤە واتە نیو زایدێک ئێستا ئەگەر 5 بڕوا بۆ لای گۆڕان و ئەبێ بە 50 گۆڕان ئەبێ پارێزگای خۆیەتی و ئەبێ دەسەڵاتی لەگەڵ بکەی و ئەگەر 6 بێ بۆ لایەکێتی ئەو بێ 6 کە بڕاتە لایەکێتی و لای پایەکێتی ئەبێ و ئەی باتەوە ئیستحقاقە لەوایە یعنی ئێستا من پێش گۆڕان نیم بەڵام گۆڕانیش بڵێ غەدرم لێکرا و من 12 کورسی مێناوە و من دەنگی خەڵکی مێناوە خۆ ئێمە دەنگی سۆمالیمان نێناوە ئێمەش دەنگی خەڵکمان نێناوە باشە کاگازات من کاتم زۆر کەم ماوە وەکو دوا پرسیار دەپرسم پارێزگاری سلێمانی دەدەن بە گۆڕان ئەوە لە کیشتوانی کوردستان پرسە من لێرە چاودێرێکی سیاسیم پێت ئەڵێم بەپی ئەم تەحالفات نەبێت بەپی ڕێکەوتن نەبێت نە بە گۆڕان ئەدرێ نەبە یەکێتی سێرکە با پێت بڵێم حەزەکەی ئەمە لەسەر کرد نەبە یەکیە دێرە نەبێ بە گۆڕانی هەن بەبێت تەحالفاتی سیاسی بە کەسیانی باشە زۆر سپاس بۆ ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنیەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە سپاس دەکەم کە ئامادە بووی لە ستودیۆی دیوی دومی هەواڵدا ئازیزانی ناوتی زۆر سپاس بۆ سەرنج و کۆمنت و پرسیارەکانیەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامەیەکی دیکە هەر شاد